لە هاوشێوەی سەدام حسێنەوە بۆ بانگشتی فەرمی دەڵێن کێشەی هەرێم و بەغداد با سیاسی کراوە و ئێستاش دەست لەسەر سنگ کێشوازی لێ دەکەن تا دوێنێ حکوومەت و وەزیری دارایی عێراق لەلایەن پارتیەوە وەک دوژمن و نێیاری کوردوێنا دەکران کەچی ئەمڕۆ بەو پەری ڕێزەوە پێشوازیان لێ دەکرێت و بانگشتی کۆڕبەندەکانیانی دەکەن. ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازێکی گەرمی لە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و تایب سامی وەزیری دارایی کرد و بە فەرمی بانگشتی کۆڕبەندی ئاشتی واسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مێپسی کردن. ئەم پێشوازیە لە کاتێکدایە کە میدیاکانی پارتی بەردەوام ئەم دوو کەسایەتیە و حکوومەتەکەیان وەک نێیاری کورد و هۆکاری سەرەکی کێشەکان با تایبەت پرسی موچە پیشان دەدەن. میدیاکانی نزیک لە پارتی بەردەوام بانگەشەی ئەوەیان دەکرد کە سوودانی و تیمەکەی با بیانووی جۆرا و جۆر کێشە بۆ هەرێم دروست دەکەن و پرسی موچی خەڵکیان بە سیاسی کردووە. تەنانەت قسەکانی سوودانی کە دەیوت لە دۆهۆکەوە تافاو بە یەک چاوسەیری هەموو عێراقیەکان دەکەیت با قسەی زل و دوور لە ڕاستی لە قەڵەم دەدرا. بەڵام لە دیمەنێکی پێچەوانەوە هەر لەو کۆڕبەندەدا مەسرور بارزانی داوای موچەی لە سوودانی وەزیری داراییەکەی کرد. ئەم پێشاتە لە کاتێکدایە کە تەنها چەند مانگێک لەمەوبەر لە مانگی یەکی ئەم ساڵدا ڤیان دەخیل ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چاوپێکەوتنێکیدا هێرشێکی تۆندی کردە سەر تایب سامی وتی تایب سامی هاوشەوەی سەدام حسێن مامەڵە لەگەڵ کووردا دەکات. ڤیان دەخیل لە بەشێکی تری قسەکانیدا وتووی ئێمە لە سەردەمی ڕژێمی سەدام حسێندا دوو گەمارۆمان لەسەر بوو، گەمارۆی نێودەوڵەتی لەسەر عێراق و گەمارۆی سەدام لەسەر هەرێمی کوردستان. ئێستاش تایب سامی هەمان سیاسەتی سەدام پەیڕەو دەکات و قوتی خەڵک بۆ مەرامی سیاسی بەکاردەهێنێت. ئێستاش بەو پەڕی ڕێزەوە و دەست لەسەر سنگ پێشوازی لەو وەزیری داراییە دەکەن کە بە سەدامی دەزانن بەرامبەر بە کورد.